تۆ وەکو کچێک لەسەر چ بنەما هەف پشکی ژیان ئاخۆ هەڵدبژێری وەکو خۆم من لەسەر بنەمای ڕەوشت و بنەماڵەیەکی باش و ئیتر هیچ شتێکی تەنها بنەماڵەیەکی باش بی و بتوانانی ژیانێکی خۆشم بۆ دابین بکات. یعنی نابێژی باڵا بەرزبی جوان بیتن چاوڕەش جوانی هیچ نابێت هیچ پێوەرێک بۆ ئەمە تەنها ڕێک و پێک بێ و ژیانێکی خۆشت هەبێ و بەڵکو ڕەوشتی جوان بێ و بنەماڵەیەکی جوان بن. ڕۆلی دایک و بابان چێ دایک و بابێنتە دوێرەدات بێگومان ڕۆلی دایک و باوک دەبێت دایک و باوک ئەو حیلیان بەدڵ بێ ئەگەر باش بێ ئەوانیش پێیان باشە بێت. ئەگەر بدلێوان نەبوو تو ئەو کات چ دەکەی؟ من ئامادە نیم ئەگەر دایک و باوکم کەس کارم بەدڵیان نەبێ ئامادە نیم زەواج بکەم. مەرجە ئیلا خۆشەویستی هەبیتم بۆ ئەوەی ژیان هاوسەرگیری پێ مەرج نییە تەنها خۆشەویستی با خۆشەویستی لەو کاتە دەست پێ بکات کە زەواج دەکەی مەرج نییە. تو وەکو کچەک دیتە ناتە کچان لەسەر چ بنەما هەف پشکی ژیان ئاخۆ هەڵدبژێرە وڵا لەسەر ئەو بنەمایە کە مەقسەد ئەو کەسێک کە بۆ ژیانی ئەو ژیانە دوورە یعنی کەسێک هەڵبژێن لەگەڵ ژیانیان بگونجێ گرنگەوە نییە جوان بێ یاخود ناشرین گرنگەوەی لەگەڵ ژیانی بگونجێ. یعنی تۆ نابێژی جوان بیتەنیان باڵا بەرزبینە ئەوە نا بنەمای ژیان بەزەم لەو کاتە هیچ بیرم لێ نەکردیتەوە نەخیر بەتەمایەوەما کە خوێندن تەواو بکەم. سپاس. برادرن تا هەواڵن تا نابێژن یعنی کوڕەکە و جوان بیتن یان باڵا بەرز بیتن قەت ئەو باسانگو ئەوەش بە زۆری دەکەوتە سەر ئەو شخصەی کە خۆی دێوانیا هەندێک کەسمان هەیە لەوانەیە بڕیار تا بڕیار جوازە هەندێکی گرنگی بە جوان دەدا بەڵام من وەکو بوونی خۆم یعنی زۆرێک لە عایلەکە و خێزانەکەشم ئەمە گرنگی بۆی نادێن تەنها کەسێکی باش بێ لەگەڵ ژیانت بگوندێ. باوەرنامە هەبیتن ئەو پێوەرەکو دگەلوی ژیانە بژینێ پێک بینێ گرنگە باوەرنامە بێگومان. نانە شەهادەشی نەبی گرنگ نییە با کاسبەی زۆر بەسیت بیمیم ژیانت خۆشبی لەگەڵ ئەگەر هاتوو ماڵە هەوا ڕازی نەبووم بەس تۆ ڕازی بووی چت بکەی ئەو کات هیچ دەڵێم نامەوێت چونکە ڕێی من لەسەر ڕێی دایک و باوکمە ئەگەر ئەوان نەبوون منیژنە ینی ئەگەر خۆشەویستی ینی هەبیتن دنا بەرە هەردوو ئالیاندا گرنگ نی ناو خۆشەویست نەخیر گرنگ نییە چونکە من لەسەر قسەی داک و باوی خۆم. تو وەکی گەنجێک لەسەر چ بنەما هەف پشکی ژیانە خۆدێ هەڵبژێری مثلا ژیانی هاوسەرگیری وەنیا ژیانی هاوسەرگیری ئێستا بڕێک ئەستەم بووە لەبەر قەیرانی دارایی و ئەو شتانە یعنی گەنج بەربەستش زۆری کەتە پێشی لە ژیانی هاوسەرگیری. لەسەر چ بنەما دێ هەڵبژێری بنەما لەسەر بنەمای یەکەم جار ئاین نەتەوە یعنیسان دەبێ لەگە یەکەشی هاوسەرگیری بکاکە لە ئاینەکەی خۆی بۆ ڕەگەزی خۆی بێ نا شەرت نییە بەس مهم ئەوەیە ئیسلام بی ئیسلام بی ئەوە ماڵ و سامانژ ئەو شتانە دەوری نییە لە بۆ پرۆسی هاوسەرگیری جوانی یەکەم شت ئەسان دەبێت لە قالبی خۆی بێ ینی لەگەر ژیانی وی بگونجێ ئەزل لە مەسەلەی خوێندەوار بی یانەوە دەبی لەگەر وی بگونجێ هێشتا خێزان پێ نکەین وڵا هێشتا خێزان پێک نەیە بینی چاوە دەبێتن چاوە داهاتوودا چاوە بۆ خۆ پێک بینی بە قورعان عەزم لێیە یەکەم شش دینداری تەواو بی خوێندن ئەو شتانە دەوری نییە یعنی مهم ئەوەیە لەگەر ژیانی تو بگونجێ لەگەر ژیانی ئەوڕۆ کە قەیرانی داراییە و بە هەموو شتەش تو ڕازی بێ بە هەبوون و بە نەبوون مهم ئەوەیە ئیشان ژیانش سادە دروست بکاتن ئەسە هەبوون بیت چ نەبوون بێ ینی لەگەرت بگونجێ هەموو شتەش تو ڕازی بێ یەکەم بنەما خۆشەویستی ینی کە تو خۆشەویستیت نەبوو ینی هیچ شتێک دروست نابی خۆشەویستی هەبیتن داکو ژیانە هاوسەرگیری خۆشەویستی نەبیتن هیچ شتێک لە بینی خێزانداری دروست نابی یەکەم مەرج خۆشەویستیە. ڕۆلی دایک و باباچی ئەگەر تۆ هاتۆ هەشتا حەش کچەک کرد و دایک و بابێن تا ڕازی نەبوون بەرە بە قورعان ئەوە دەگەڕێتەوە سەر ڕێیوانش یعنی دەبی هاریکاریت بکەن کە ئەوانش ڕێیوانش تێدا نەبوو خۆش نییە وەڵی عاتمەن دەبی ئەرێ وەڵە دەست پێکێت تۆ خێزانداری بەرێ لەسەر چ بنەما تا خێزانە خۆ هەڵبژارد
وەڵی لەسەر بنامایەوەی مارەی باش بوون مارەی بەڕێز بوون بسوورمان بوون ئەوی ئەمن بەوی ڕازی بووم ئەوان بەمە ڕازی بوون و کەزاندار بن خۆشەویستی نەبوو ناوەڵە خۆشەویست وەڵی قسمەت بۆ لە بۆ قسمەت و خزمی و خۆمانەوە بۆ قسمەت بەس ئەم هیوادارم هەموو گەنجەکان جوانی زۆر مهم نییە سەروەت مهم نییە بەس ئەخلاق هەتا عادەك جوانی نەکبرێ هە جوانی عادەك میمە بەس بۆ دەرەجەی ئەوەندا تاقیبی جوانی دەرەوەندەکەی دەوەرەمەندی چییە دەوەرەمەندی و هەژاریەکە کابرا دەمیتن دنیاک مردن دابی چنیە بەس ئەخلاق بنە مارەی باش بی مارەی ڕێک پێک بیتن ئەینداوە کارم هەموو گەنجەکان لە هەموو برێن بابی کوڕی بابی چیژەی تاقیبی سەرۆت سامان نەکەن ئەوانەی بەتمانە یەکدیان خۆش دێ بە عاشقاتی لێکیان نەکەن باڵۆ خۆیان هەڵسە جیری بکەن احتیادیە هەیە دەرێ من چوژە خۆم نابی چژم بە عاشقاتی مێر و پڕم بە عاشقاتی ژنێ بین شەش زۆر غەرەتە باڵۆ خۆی بەدری خۆی بینێتن و بەدری خۆی مێر بکە زۆر احتیادە شەچی لەکەم شوش احتیادە نازانم بەڕێی مەرجە دوو حەش ئێک و دوو بکەن هاوسەرگیری بکەن یعنی ئیلا دەبی مێر پێ بکاتن وەڵی ئەوەش قسمەتە ینی مەرزێ بەس قسمەتە ئاتە بکرێتن بکە باشتە گە نەشکراوە شتە شکەتە بینیەوە ڕۆلێ دایک و باب چییە لەو حال وەڵی ڕێی دایک و باب ئەم نەمزانانی هیچ داک بابک زەرەری منداری خۆی بێتن چ با ماری کوڕێ چ ماری کچەی یعنی زیاتر مەسلحەتیان بە دەبینی جاروێ نابتە قسمەت شەشیان دروست دەبی شەکەتە بینی ئەوەن دێنە خۆ زیاتر نەزم زیاتر وەکی تا خێزانە خۆ هەلبژارتی و تە گوتیان ماڵێ چ ڕێگر نەبوون ماڵ نەخێر ماری هەموو ڕازی بوون پێخۆش ئاڵش بوون زۆر کە من بەو کچە ڕازیمە و ئەوانیش ماری خەدوشم پێخۆش ئاڵ بوون لەمەش باشتر نییە و کابرا ئەگەر لە عاقیف خۆی بگەڕێ باشە نەک بچی بگەڕێ لە خۆی بەرزتری بیتن تاقیب کە دوایە نەش بیتن ئەکە سەگرێک خەڵق پێڕاکێشتن وەچی خۆمان دەرێ سپاس دەکەم بەڕێ سپاس دیتناتەکچان لەسەر چ بەنامە هەفتپشکی ژیانە خۆت هەلبژێرە بەڵێ من هەرچەند من زەواجم کردیە بەس کە هاوسەری ژیانم هەڵبژاردووە بە ڕەوشت و ئەخلاقەوە سەیری ڕەوشت و ئەخلاقیم کردیە و ئیترزانیتم کە ڕەوشت و ئەخلاقی چۆنە و بەوە هەڵمژاردیە هیچ گرنگ بە جوانی نادەم هیچ گرنگ بە ماڵی دنیا نادەم هیچ شتێک لای من گرنگ نییە تەنها خۆشەویستی من و هاوسەرەکەم الحەمدلله ئێستا زۆر دڵخۆشین و ژیانێکی خۆشمان هەیە سپاس نەخێر بەڕێکەوت بوو ئێستاش زۆر دڵخۆشین ماڵ چ ڕێگر نەبوون نەخێر ماڵمان ڕێگر نەبوون بە هیچ جۆرە بەڵام ئەگەر ڕێگریش بوونایە ئەو کات هاوسەرگیریم نەدەکرد چونکە ماڵ زۆر ئەساسە دایک و باوک و خوشک و برا خۆشەویستی پێوەرەک و هاوسەرگیری بکەن تەنها خۆشەویستی ینی بەسە بۆ هاوسەرگیری بێگومان خۆشەویستی ئەخلاق و ڕەوشت ڕێز ئەوانە زۆر گرنگن ئەوان کچانت بژن کوڕێک بهێتن باڵا بەرز بیان جوان بیتن یان خوددان شەهادە بیتن تو بژیەوە نەخێر بەڕای من شەهادا هیچ تاڕادێک بەڵام زۆر نا زیاتر ئەخلاق و ڕەوش بگونجێن بێکەوە بتوان یەکتریان خۆش بێتن ئەوە زۆر ئەساسە بەڕای من هەلبژارتنە پشکێ ژیانە خۆ بدەیتناتە لەسەر چ بنەما ڕادۆستی باڵێ لەسەر چ بنەمایە وەڵی جوانی پێوە نییە بەلامەوە تەنها ڕەوشتی جوان بێ زۆر احتیادێ بەلامەوە گەر هاتوو کەسە کاتا خواز بینیت و ماڵ ڕازی نەبوون بەستۆ بەدڵت بوو چت بکەی ئەو کار نا حەز دەکەم ماڵەوە ڕازی بن ئینجا منیش ئەگەر تۆ ویستت یعنی لەگەل هاوسەرگیری بکەی و ماڵ ڕازی نەبوون وەڵی هەر دەبی ئەوان ڕازی بن ئینجا ئارێ وەڵی ئەوان ماڵی خۆ ڕازی بکەیت ها والله حەز دەکەم یعنی ئەوان ژڕئیان لەسەر بە ئینجا خۆم ڕیاد بدەم بەڵێ باوەرنامە شەهادە هیچ پێوە نییە بەلامەوە بژی چاوابیتن ئەو کەسێت تۆ هەلبژێری بۆ ژیانە خۆ چاوابیتن چۆن بێ وەڵا تەنها بەڵێ تەنها ڕەوشتی جوان بێ ناجوانی بەلامەوە گرنگ نییە تەنها ڕەوشتی جوان بێ و زۆر ئاساییە
ئەو خێزانەتەیە بەڵێ خێزانە ناوی شیران عەبدوڕەحمان خەلکی ئاکرەیە ئەس خۆشناوم سەفینی خەڵکی هەولێرێ بەڵێ خەلکی هەولێر مسەفین ئەو ئاکرەیە و تۆ هەولێرێ لەسەر چ بنەماتە هەڵبژار چاوان گۆیەک و دوودیت ئەز لە دوکان بووم ئیشم دەکرد گەل دایکە خۆ بەوێ ڕابی ها گوتی دایکە من بلا عەز دەکەم من لەو شوقە بامایە من کارەبام هەبوو وەڵا سێ ڕۆژ پێ نەچووم بەکن مالیواندا چووم من دیتی مەدید من گوتە دایکاوی گوتم عەز دەکەم بێمە داخوازی کچاتە گوتی والله باشە وەڵا دو سێ ڕۆژ پێچوو من باب و دایکە خۆ برداوێ ڕازی بوون بەس پاشەنجی من ژنەکەی دیهینا ئی بەسڕایە من تەلاقدا پێشی وەی ژنەشی بەسراوی مینا تەلاقمدا ئەوە زانی گوتی خەبەریاندا گوتیان دایکاوی گوتی ئەو ژنی هینا ئەو هینا گوتی ئەمە چیژی نادەینێ و یەک قسە لە ژیانمدا قەتقە لە بیری ناکەم لە ژیان لەبی ناکەم گوتیە من ئەگەر نییە 10 ساڵی کە 10 ژنیشی هەبی ئەم تازە مێردی بۆ سمێر زەردە سۆرەی دەکەم قەت خۆم تەلاق نادەم ئەوە لە ژیانم قەت هەتا مایمە لە ژیانم خۆشەویستیری کەسم لە ژیانمە قوربانی هەم کەسەشی بەوی دەکەم عەز لە من کردی ئازە پێگا ئەوەی گوتم تازە ئەم نامێت داچی گوتی نابی مێردی بکەوی نابێت گوتی دا بمدەنە هەر ئیمرە نەمدەنە هەر ئیمرە ئەڵێ خودێ وەڵا بێژەوی وە گوتە من ئەڵێ وەڵا بله ئاراسە تە چاوای وەختی تە دیتی چلتە یعنی تۆ تە هەست بە چ کرد وەختی تە ئەو دیتی تاهی خۆشم ویست هەستم بە خۆشەویستی کرد تەنها خۆشەویستی مەرجە بۆ پێک ئینانە خێزانی من سەدمە گرتی وەخت توی دوو ئەم جار لەکرد مزگەفتی سپی لە فەڕەنسۆیاندا ئەو خێزانی من لەگەڵ خوشکا خۆ بوو خوشکاوی بریندار بوو ئەمری خواکیل خێزانە من دوچویشی سەدمە بوو من 7 ساڵە خزمەتیویم کردیا سەرویم شوشتا زیکەویم شوشتا خەر 7 ساڵە هەتا چێ بوو ئەوایە خۆشەویستی ئەڵێ وەڵا قەت لە ژیاندا قەت لە بیری ناکەم چکی بە ڕۆح و بە گیانی خۆم بە خۆشەویستی هینایتم هەتاش مام هەر خۆشم دەوێت ئەوژە من خۆش دەوێت هەمان درێژ من ئینشەڵا بۆ بەبێ من ناوێتەوە هیچ هەتا ئێستا نەمگوتیەوە هەر گوتیژم جانەکەم شیلانجان قەت دلم ناتێ بڵێم کچێ یانەوە هەرچی پێ بڵێم لە ژیاندا دلی من ناشێن سپاسین گۆش دەکەم ئینشەڵا دایم خۆش عەز دەکەم هەموو پیاوەک ئەوها ژنەکانیان خۆش بێ ژنەکانیش ڕێزی پیاوەکانیان بگرین ئەگە دۆستایەتی خۆشەویستی و محەبەتی ڕێزگرتن هەبی ها زۆر قەت مەشاکلی ژیانی هاوسەرگیری تێکناچی خاستان پیا و ڕێزم لە هەموو پیاوەچە ئەگەر پیا و ڕێزی ئافرەتی بگری چکی خوای گەورە نەحمەتەکی وا جوانی دایتە و ئافرەتەی لە ئەو پیاوەی لە ژیاندا پیا و هەتا چەند پێ بکرێ ڕێزی ئافرەتی بگری خوای گەورە لێ ڕازی دەبی چکی ئەو نەحمەتەی ئافرەت دەداتە پیاوی هیچ کەسێک نایداتێ ئەجە کو پیا دری ئەو کەسەی بشتێنی ئەو خێزانی خۆ بشتێنی ماڵ ڕێگرنە بوون ئەو ئاکرەیە و تو خۆشناوی لە هەولێرێ چوومە داخوازی ماڵەکە زۆر مەردانە بوون زۆر پیاوانە بوو هەتا دەژمرم داچی بابی خزمەتکاری ویمە زۆر باشم بەس ویستی یەکە گویستیان لەمە تێک بدەن چون خەبەریان گوتیان ژینی هەیە ئەوە هەیە ئەوە دووەم جار دووبارە دەکەمەوە گوتیان گوتی تازە داشی گوتی نایدەم شیلان گوتی وەڵا تازە ئەمن بە درمە بەخۆ بمدەنێ هەلووی من نەشم دەنێ هەر بێنە بە دری منە لەبەر ئەوە سمێری زەردە چاوی قاوەیە لەبەر ئەو قسەوی ئەوجا ئەمن هەتا دەمرم خزمەتی دەکەم بەخۆ 7 ساڵان خزمەتیم کردیا ئەو 7 ساڵ ئێستاکە باشتر بوو الحەمدولله خوای گەورە شوال یعنی زۆر پارە هیچ نییە بەس هەموو جەیەکم کردی هەتا خوای گەورە شوال بینی الحەمدولله لەبەر ئەوە دڵخۆشی نارێم هەموو ئینسانێک هەر پیاوەک لە ژیاندا ئەوە هاوسەرگیری یەکدری بکەن خۆشەویستی محەبەت ڕێزگی نە پیا و خیانەت لە ئافرەکە نە پیا ئافرەتی خیان لەبێ بەس ئینسان لە ژیاندا غەڵەتی هەموو شتێک دەبی بەس لێبوردن زۆر خۆشە ئینسان لێبوردن زۆر خۆشە ئینسان تووشی هەڵە دەبێت تووشی غەڵەت ئینسان دایم لە ژیاندا ئەمن ئامۆژگارێکم لە پیا و ئافرەتە هەر هەڵەکیان هەبی هەر شتێکیان هەبی مابەینی خۆیان هەبی پرسکان ناویسە بشارنەوە کەسیکە نەیزانی نەداچی بابوو نەداچی کوڕی ئەوها ژیان بەردەوام دەبی بەس ئەو بلێتن ئەوهانە ئەو بلێ ئەوهانە احتیاجی تووشی مەشاکل دەبن تووشی هیوادارم کوردستانیش زۆر یەکدریان خۆش دەوێت خۆشەویستی ئەوەی لە کوردستانە لە هەموو دەوڵەتە چینە باوەڕکە تاقیبم کردە زۆر لە جنوب نییە بەس احترامە لۆزە بەس ناویسە بڕە لای ڕێزم هەموو ئافرەتە جعالە چکی خێزانێکم هەبوو 7 ساڵان لەگەرمدا بوو ئاخیری بەجێ هێشتم تێگەشتی زۆر تەکلیفش ماڵیشم لۆدانە ئەوشم لۆدان ڕۆی بەس ئەوە هیچ ئەوە ژیانێک خۆش بووە دەخوازم سپاسەکەم مەمنونم سپاسین گۆش دەکەم ڕێز و احترامەیە هیوادارم هەموو خۆشەویستێک ئەوها بەردەوام بن لەگەیەک ئاسوودە بن
تۆکی گەنجێکی پێتویە گەنج لەسەر چ بنەما خێزانە خۆ هەل بژێریتن هەف پشکی ژیانە خۆ وڵای زۆری ئەمن پێم خۆشە لەسەر ڕەوشتی بی چێ خێزان چەند لەگەر یەک تەبا بن ینی بە خۆشەویستی بە نێوانیان خۆشەویستی بی خێزانە تێدگرت سەر چ بنەماتە هەلبژار چاوە وڵای ئیترەوە کچی خاڵمە لەسەر بنەمای وڵا ڕەوشتێکی جوانیە بوو ینی بە ئەخلاق بوو خۆشەویستم پێک هاتیشا قسمەت بوو چەند دڵخۆش بووی وەختی ئەو هاتی داخوازی وڵای برێ خۆشەویست بوو نازانم یعنی وەسف ناکرێ زۆر خۆش بوو هەندێک یعنی کۆسپە و شت هەبوو لە بینمان بەس ئەومان تێپەڕان لە خوای بەزیانێ سارە چیش یعنی خۆشەویستیمان لە بین هەبوو ئاشکرا بوو کوڕەپلکمە کێ بە کێ گوت وڵای لە ڕێوانە جارۆ نامەمان دەنووسی لە وەرەقەی دەماندایەک دری براکەیوەی بوو یعنی یەکەم جار بە نامە و شت بووم ئەجە دوایە بە تەلەفۆن قسەمان دەکرد باشە چاوەچوو دلێتەش بەر جانیاویش بەر هەم شتێک شەر جوانی نییە یعنی ڕەوشتی باش بوو کەسەکی درگەورە بوو فراوان بوو قسە خۆش بوو ڕووخۆش بوو بەزەوە قسەێک شەرمنە گەنا بۆ شەرمێ گەلێک باشە بۆ شەرمێ دەکەی بەخۆی شەرمنە بەخۆی شەرمنە بەخۆی شەرمنە زۆر احتیاجیە مشکلە نییە بیتناتە کچ لەسەر چ بنەما هەف پشکی ژیانە خۆ هەلبژێریتن بەیامەتە بۆ کچێندی چییە وڵای یعنی شت هەموو شتێک جوانی نییە یعنی ئەخلاق کوڕەکی باش بی ڕێک و پێک بی دەوڵەمەند یعنی لەسەر دەوڵەمەند نییە هیواداریشمە و کچانەی کەسێک دێتە داخوازیان عینی لۆ هاوسەرگیری ئەرچی لەسەر کوڕانە یعنی داعای زێڕ و ماروشتی زۆر نەکەن کەسێکی باش بی ڕێک و پێک بیتن بە ئەخلاق بیتن نوێشکەر بی ڕەوشتی باش بی ئەو شتانە ڕۆلە دایک و باب لەو حالەتە چییە وڵاهی ئێستا زەمانەکە گۆڕایە یعنی زۆر لەسەر داک و باب نییە لەسەر کوڕەکە و کچەکەیە کوڕەکە و کچەکەش بخۆیان دەبی خوان یعنی بگونجێنن بزانن و داک و بابی شەرتە هەندێک هەیە ڕێگری یعنی دوو کەس یەکدریان خۆش دەوێت داک و بابەکە ڕێگر دەکەن دەرێت لە کوردەواری مەعایبە و ئەو شتانە نییە و ئەو شتانە هەیە باشانگو هەردووکە حەشەی کۆدۆکرد بەرێ زەواجێ بکەن دایک و بابێنتە ڕێگر نەبوون ماڵاوە ناهی کەسیان ڕێگر نەبوون هەرداکەکەی بەخۆی پێی خۆش بوو ڕێگریمان نەبوو لە خوای بەزیاد بی تۆکی کچێک لەسەر چ بنەماتە هاتوودا هەف پشکی ژیانە خۆ هەلبژێری والله وەکو کچەک طبعاً هەوسەرگیری بە تایبەت لەم زەمانە زیاتر بە خۆشەویستیە زەمانەکە گۆڕایە ڕاستی یعنی زیاتر بە خۆشەویستی زەواز دەکرێت زیاتر لەسەر بنەمای خۆشەویستە طبعاً یەکەم جار لەم زەمانەش کچی ئێستا زۆری بە دوای زێڕ و پارە و دەوڵەمەندی و شەهاد و بەڕاستی ئەو شتانە گرنگ نییە پارە و سامان خۆشببختی ناینن خۆشببختی لەسەر خۆشەویستیە زیاتر لەسەر بنایمە خۆشەویستە ڕاستە پارە نابی بەڵام ئیتر ژیانە دەبی بەرگەی فەقیری بگری بەرگەی ئەو شتانە بگری بە تایبەت لەم کاتی ئێستانە بەڕاستی خۆشەویستی زۆر گرنگە من زیاتر لەسەر بنەمای خۆشەویستی زیاتر پێم باشە زەواج بکرێ هیواداریشم ئەو کچانەی ئێستا بە تایبەت تۆزێک بە خۆیان دابچنەوە ئەوەندە زەختە کوڕان نەکە ڕاستە کوڕشێ غەڵەتی هەیە بەڵامی تر لە هەردوو لای گرنگە خۆشەویستی زیاتر گرنگترە ئەگەر هاتوو کەسەک هاتە داخازیاتە مەرجێنتە بووی چنە چاوابیتن ئەو کوڕە بۆ چاوابیتن مەرجی من بۆ زەواج تەنها مەسەلەن خۆشەویستی ئەبەدی بی مشکلە زۆر احتیاجیە لە بینی ژن و مێردی دەبی بەڵام بە تەفاهم هەم شتێک چارەسەر دەبی خۆ گرنگ خۆشەویستەکەیە لە ئاخیریا تووڕە عێدز بوون تەنها 5 دقەیە ئیترە گەڕێنەوە ئەو شتانیان بەبیردێتەوە کە خۆش تێدا ژیاون هیوادارم هەم کەس بەس خۆشەویستی زەواج بکە باش ئەگەر هاتوو بەدڵی تەبوو بەدڵی وی بوو بەسمان ڕێگر بوون دایک و بابێنتە چ دەکەیەوە ئەو کات فکرەی لێ دەکەینەوە والله فکر دەکەینەوەی تر دەبی قەناعەتیان پێبینی خۆشەویستەکەمان بەو دەرەجەیە کە پێویستە زەواج پێ بکەین قەناعەت و گفتوگۆ ئەو شتانە دەکرێت ئیشاڵڵا
لەسەر چ بنەما تا خێزانە خۆ هەڵبژارتیە؟ سەرەتا لەسەر بنەمای ڕەوشتم یعنی بەرزی ڕەوشتی هەڵمان بژاردێ. خۆشەویستی نا ئەومان نەبووە ینی بەس ئەمن ئەوم لولاوی هەبووە لا یەکلایە نەبووە دوولایەنە نەبووە یەکلایە نەبووە؟ بەڵێ چاوە ڕازی بوو؟ ئەو قەدەری خوایە دیارە قسمەتەکە وای کرد. چۆن تە ڕازی کرد؟ والله هەر احتیاطی سوینە داوە و الحەمدولیلا کچە برێن کچە پلکمە لەخوای بەزیاد دیارە ئەویش ئەوەی منی بەدر بۆ لێ کەسێک ڕێگر نەبوو یعنی؟ نا لەخوای بەزیاد کەسەوەی نەبوو. هەر ئێکەم جارچۆی و یەکسەر دانەتە؟ والله تقریبا هەروە بوو. ئەوە ماڵیداشی هەمویان ڕازی بن بەس ئەوە تەڵەبە بوو سەرەتا ئەو دەویست وەکو برێن خلاصکە و جەوش دوای دیار بووە قسمەت پێشەوەی خلاصکە گواستمەوە. ئەی وەختی هەتا خاز بینێتە تا چاوە یعنی چاوە ڕازی بووی؟ سەرەکی چ بوون؟ والله چکە ئەوەی کوڕی خارم بوو من هیچ مەرجێکم نەبوو بەس من ئەخلاق و ڕەوشتیم هەر بژارت ڕاستی من هیچ سامان لای من گرنگ نەبوو بۆ ساف دایک و بابێنی دژیان نا ئەوەلی بەس دوای من مارە خۆ چێکت لوکە زۆربەیە کچان دەما شی دەکەن دەبێژن من ماڵت جودا دەبێتن من نەبێت دەگەڵ خەس و خەزۆر بم تو چ بژیاوە واللهی ئەوە هەر کەس و دەگەڕێتەوە سەرڕی خۆی من ئەو کاتچکە تەڵەبە بووم و بە حکمی کوڕە خاڵیشم بوو عادی هیچ شتێکم داوا نەکرد بەس پاشی هەنجێ هەر بە خۆیان ویستیان و جوابینەوە تۆ دەبینی زمانیان و عشیرەتی ئەو ڕێگر دەبیتن ما بینە ڕاستە زۆر وایە بەس غەڵەتە یعنی چی کچە کوڕێک یەکتریان بەدر بێ هیچ هەلاقی بە عشیرەت و قەوم و قیلە نییە یعنی ئەوانە بێک رازینا ئەوەی ترلووە یعنی رازی نابن ئەو شتانە فکرێکی قەدیمە ینی ئەگەر بتە هۆی ڕێگری لە بینی دوو عشیرەتیان دوو کەسی کە خزم نەبی تەبیعیە شتەشی ئەوە شتەشی قەدیمە بەڕای من ینی وەکو جەهالەتە هیچ نییە ئێستا دنیا پێشکەوت ینی پێویست بە شتانە ناکات بژێوان دایک و بابان دوو ئەگەر دوو کەسێک حەشێک و دوو بکەن و دایکیان باب ڕێگیری لەوێ ژیانێ بکەن ئەوە ڕێگایکی هەڵەیە لەبەرەوەی ڕەنگە لایەنێک خراپی دروست ببی وەکو برێن خۆ کوشتناگەیان ئەوەش ئەنجام لە ئەنجامدا لایانی لە ڕەنگە لایانی کوڕیان لایانی ماریداکی لەوانەیە ئەوان زەرمەند دەبن کەسەکە یعنی هیچ زەرەر ناکەوەی تر بەڵام ئەوە ینی شتەشی بەڕاستی غەڵەتە هیوادار میشاڵ ئەو شتە نەمینێتن ئەوە نەمینێ کە برێن ئەوە سۆرانی ئەوە بادینیە یان ئەوە ئەزنەبی هەر کەسێک یعنی کەسەکە مهم کەسە چاک بی و لەسەر چ بنەما هاوسەرگیر ینی پێک بینن ژیانە هەف پشکێ بخۆی هەروە جوانە باشە ئینشاڵڵە هەر گەنجەک کە داوای کچێک دەکا یان کوڕێک کە دەسە داوای کچەکە تەمەشەوە نەکە کە ئەوە کەسەشی بزانین دەورۆمەندە یان کەسەشی فەقیرە تەمەشای ئەوە بکە کە ڕەوشتی ڕەوشتی جوانە چکە ئینسان ئەگەر ڕەوشتی جوان نەبوو سبێت بە هەر دەوڵەمەندبی ڕەنگە ئەو زۆر شت بکە کە ئەو ژنەکە پێخۆش نەبی پیاوەکە پێخۆش نەبی ئەجە لەسەر ڕەوشت بنەمای ڕەوشت باشترین هاوسەرگیریە خێر. هەڵبژارتنە هەفپشکێ ژیان گەهشتنێ دەست پێ بکەتن و دیسان هەبوونا بۆ هەوەریە کامکم دنافبەرە هەردوو ئالیاندا داک و دژیانە خۆدا سەرکەفتی بن و بەختەوەر بن بینەرێ نێژا خۆشتوی ئەلڤێرەژی ئەم گەهشتینە دیمایکە خەلەکە vê هەفتیە تا هەفتیە کادی و بابەتێکی دیژ بەرنامێ دەربڕین بمینم بەخێر و خۆشی.